تەنها شەریعە وەرماندەگرێ وێ ئێمە چەند داواکاریکمانە یەکەمینیان وانەکانمان بۆ کەم بکەنەوە ئەگەر ئێمە بڕیار وایە ئەم هەموو وانەی ئەخوێنین باش بەشەکانی تریش وەرمانگرێ بە کورتی ئەوەیە کە ئێمە تەنها شەریعە وەرماندەگرێ لە دوای ئەم هەموو خوێندنە پاشەڕۆژمان شەریعەیە و خاڵێک تریشمانەوەیە کە کەمکردنەوەی وانەکانە کە ئێمە نزیکی 15 وانە ئەخوێنین ئەگەر ئێمە ئەوانەیە بچنێ شەریعە باوانەیەکی باش بخوێنین کە بکرێ ئەم کەسە بگرێتە مەلا کەسێکی شارەزا لە زانستە شەریعەکان بەڵام ئەگەر ئەوەش ناخوێنێ با هەموو بەشەکانی تر وەرمانگرێ ئەوە داواکاریەکانمانە بەڵێ دەستان خۆش بێت تەوانم خوێندکارانە من وەکو ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ماوەیەکی زۆرە لەسەر خەتم لەگەڵیانە و داواکاریەکەیان ئەوەی کە جێگەی باسە گەیشتوتە هەم وەزارەتی پەروەردە و هەم وەزارەتی خوێندنی باڵا بەڵام بەداخەوە لەم هەرێمەی ئێمە وای لێ هاتووە هەتاکو داواکاریەکان نەتەقێتەوە و کێشەکان بەڕاستی کێشەکان نەگەنە لووتکە و ناڕزایی خوێندکاران یا هەرچین و توێژێک نەگاتە لووتکە حکومەت هەرێمی کوردستان نایە بەدەم چارەسەرکردنیانەوە ئەم کێشەیە پەیوەندی بە هەردوو وەزارەتی پەیوەندیدار بە لیژنەکەی منەوە هەیە هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵا و ئەوەی کە هەیە بەڕاستی ئەم دوو وەزارەتە هیچ پەیوەندی و کۆنتاکتی و هەماهەنگیان نیە بۆ سەرجەم کێشەکانی پەیوەست بە هەردوو وەزارەت بە تایبەتیش بۆ ئەم کێشەیە بۆیە پێویستە هەرچی زوو هەردوو وەزارەت بەجددی بێنە سەر خەت و داواکاریەکانی ئەم خوێندکارانە داواکاری ڕەوانیانی ناکرێت خوێندکارێک لا پۆلی 12 13 مادە 14 مادە خوێنی لە کۆتاییشا یەک کولیە وەری بگرێ یەک بەش بە تەنها بەشی شەریعە وەریان بگرێ بۆیە پێویستە یاخود مادەکانیان کەم بکرێتەوە یا ئەوەی کە مادەکانی تری بەشی وێژەیە خوێنن وەکو خوێندکارانی بەشی وێژەیی لە هەموو کۆلێژ و پەیمانگاکانی تر وەربگیرێن و دەستان خۆش بێن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشیتان یەکەم بەڵام سەبارەت بە داواکاری خوێندکارانی خوێندنگە ئیسلامیەکان وەکو ئاشناخانی شارەی پێدا ماوەیەکی زۆر ئێمە لەسەر خەتی لەگەڵ برای بەڕێزم مامۆستا بەکر و دەستخۆشی لە خاتو ئاشناکەم کە ئێستا حزوری هەیە و دیارە لەگەڵ خوێندکارانە هەر کۆنتاکتی هەبووە ئێمە دوای ئاراستەکردنی پرسیار و یاداش بۆ هەردوو وەزیری پەیوەندیدار و لەگەڵ برای بەڕێز مامۆستا بەکر سەردانی هەردوو وەزیری پەیوەندیدارمان کرد هەموو ئەو چۆنەڵی پێداویستیانە و ئەو زۆری منهەجە و ئەو وەرنەگرتنیان لە شوێنەکانی کاوان مەرامی وەستیانە خستومانەتە ڕوو بۆ هەردوو وەزیری پەیوەندیدار طبعا ئێمە منەمەیە بەڕوون و ڕاشکای بڵێن هەردوو وەزیری پەیوەندیدار ئەوان بە چۆنەڵی ئەوە دەزان کەمە حەقێکی خۆیانە کە مەفروزە وەکووە خاتو ئاشناخان ئیشارەی بۆ نمونە 12 منهەجدا بەڵام هەندێکیان نەگاتە 7 منهەجیش بەداخەوە کە بۆ نمونە لەگەڵ عیلمە شەریعەکەش عیلمە ئیسلامیەکەش دەخوێن مافی خوانە بە تایبەتی بۆ نمونە بۆ زانستە مرۆڤایەتیەکان بۆ قانون بۆ هەندێک لەم بەشانێکتر وەربگیرێن ئێمە بەبەردەوامی لەگەڵ هەردوو وەزیری پەیوەندیدارە کۆنتاکتمان هەیە و لەسەر خەتین و هەفتی ڕابردووش هەر پەیوەندیمان پێوە کردووە و توێتی من لەم کابینێدا هەوڵ دەدەم چارەسەری خوێندنگەی ئیسلامیەکان بکەم و هەوڵ دەدەم بۆ ساڵی ئایندە لە شوێنەکانی تریش وەربگیرن ئەمە تازەترین بەڵێن و وعدی وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵاش ئێمە بۆ لەم هەفتەیەدا لەگەڵ برای بەڕێزم دووبارە کۆبینەوە و هەمان داواکاری و هەمان یاداش هەمان چۆنەڵی گرفت و زۆری منهەجەکان بخینە ڕوو بۆ وەزیری خوێندنی باڵا و ئینشاڵڵا بە بەردەوامی لەسەر خە دەبین تاوەکو ئینشاڵڵا گەین نەتیجە ئێمە وەڵامی تازەترین وەڵامی وەزیری پەیوەندیدارەوەی بێمە تووە گوایە جارێ هەل نەڕەخساوە لەسەر ئەم بابەتە کۆبینەوە وەکو خاتو ئاشنای شاری پێدا تەمەنەوێ وەزیری خوێندنی باڵا و وەزیری پەروەردە لەگەڵ وەزیری ئەوقاف ئەم سێ وەزیرە کەمانین مەفروزە هەر سێ وەزیری پەیوەندیدار پێکەوە کۆ ببنەوە وەڵامی وەزیری پەروەردە بۆ ئێمەوە بووە تا ئێستا هەل نەڕەخساوە بوار نەبووە لەسەر تایبەت ئەم بابەتە کۆبینە بۆ ئێمانەوێ ئەم سێ وەزیرە معنیە پەیوەندیدارە پێکەوە کۆبینەوە بگەینە قەرارێک بەڵام ئەو وەڵامە دڵخۆشکەرەی بە ئێمە و تۆ ئومێ دەکەین ببێ بە کردار گوایە من بۆ ساڵی ئایندە هەوڵ دەدەم جگە لە زانستە ئیسلامیەکان لە بەشەکانی تریش خوێندکارە ئیسلامیەکان کە لە خوێندنگەی ئیسلامی وەربگیرێن بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئەندام پەرلەمانتارەکان کە ئەمڕۆ ئامادە بوون لێرە بەداخەوە ئێمە ماوەی چەند ساڵێکە ئەم کێشە و گرفتانەمان هەیە کە هەموو ساڵە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار هەم بە وەزارەتی پەروەردە هەم بە وەزارەتی خوێندنی باڵا بەڵام تا ئێستا نەهاتوون بەدەم چارەسەرکردنی کێشەکانمانەوە کە ئێمە زیاد لە 1000 خوێندکار لەم خوێندنگە ئیسلامیانە ئەخوێنی لە هەڵەبجە و زەڕایەن و هەولێر و دوهۆک و کەلار و سلێمانی و سەیسایەقا ئەخوێنین و ئەم ساڵ 255 قوتابی قۆناغی 12مان هەیە کە تەخەڕوجەکەن و ئەڕۆن بۆ بەشی شەریعە بەڵام ئێمە لەپاڵ ئەم خوێندانەیە کە ئەم ساڵ لە قۆناغی 12 زیاد لە 13 وانەمان هەیە گشتوانەکانی بەشی ئەکادمی وێژەی ئەخوێنین
وەگە جوانەکانی بەشی شەرعیژە خوێنین ئێمە داوای ئەوەمان هەیە وەکو چۆن قوتابیەکی پۆلی 12 وێژەی مافی ئەوەی هەیە لە بەشەکانی دیکە بخوێنێ لە زانکۆ ئێمەش هەمان مافی ئەوانمان هەبێ و لە بەشەکانی دیکەی زانکۆ بخوێنین چونکە تاکە کەسێک کە شایستە بێ لە بەشی قانون یاخود لوغەی عەرەبیا وەربگیرێ ئێمەین چونکە ئێمە بە ماوەی 6 ساڵ عەرەبیەکی باشە خوێنین ئەحوال شخصی ئەخوێنین بەشی فقه و میرات ئەخوێنین بەڵام بەداخەوە بە دەرەجەیەکی بەرزیشەوە کە ئەم ساڵ یەکەمەکەمان 96 هەبووە بەڵام لە شەریعە ناوی هاتۆتەوانێ هەفتەی پێشوش ناوی هاتۆتەوە سەرباری ئەم هەموو زوڵمەی کەوا لێشمانەکرێت درەنگ ناومانێتەوە لە شەریعە کە هەفتەی پێشوو ناومان هاتۆتەوە ماخۆڵ نییە مانگ و نیوە زیاتر قوتابیانی زانکۆ و هەر لە هەموو هەرێمی کوردستان داوامەکەن بەڵام هەفتەی پێشوو ناوی خوێندکارانی ئیسلامی هاتۆتەوە دەستان خۆش بێت